خۆشەویستان سڵاوتان لێ بێ کاتتان باش بێت. ئێستا من لە شەقامی سالمم ناسراو بە ساوڵەکە لە شاری سلێمانی لە کۆتا ساتەکانی ساڵی 2022 پێشوازیەکەین لە ساڵی 2023. ئەزانن ئەم ساڵ جیاوازتر لە چاو ساڵانی ڕابردووە لە شاری سلێمانی و شەقامی سالم چالاکی جۆرا و جۆر هەیە بۆ ئەوەی کە پێشوازی لە ساڵی نوێ بکرێ. بۆیە بە دەرفەتمان زانی لەم بەشەی پرۆگرامەکەمانە لەگەڵ هاوڵاتیانە گفتوگۆ بکەین با بزانین ساڵی 2022 بۆ ئەوان چۆن بووە، ئەگەر ساڵێکی باش نەبوو پلانیان چییە بۆ ئەوەی کە 2023یان باشترکەن لە چاو ساڵانی ڕابردووە. بۆیە لەگەڵمان بن تا کۆتایی ئەم بەرگەی بۆی پێکەوە گوێبیستی ڕابۆچوونی هاوڵاتیان بین. سڵاو لێبێ. بەخێر بێن سەرچاو. لە شیشە ساغ بێ ماندوو نەبی لە کات تەگرین لە چرکە ساتەکانی کۆتاییان بۆی نزیک بینەوە لە ساڵی نوێ. ساڵی نوێشی لە پیرۆز بێ لێستاوە. پێم بڵێ چۆن ئامادەکاریت کردووە بۆ ئەوەی کە ئەم ساڵت باشتر بێت لە چاو ساڵی ڕابردووتە؟ وەڵای هەموو کەس بەشی خۆی پلانی هەیە بۆ ساڵی داهاتووی تر هەنێکی سەرەگرێ هەنێکی سەر ناگرێ، بەڵام ژیان پێویستە هەنێ گۆڕانکاری تیابێ. ساڵێکمان بەڕێ کردەوەی تر ناخۆشی تیا بوو خۆشی تیا بوو. ئیشەڵڵا ساڵی داهاتوو باشتری شەبێ. ئیشەڵڵا. بە شێعازێکی گشتی ساڵی 2022 بۆ تۆ خۆشی زۆر بوویان ناخۆشی؟ وەڵای وەسەڵ بوو، خۆشی تیا بوو ناخۆشیشی تیا بوو. ئیشەڵڵا ئەم ساڵی تەواو خۆشی ئەبێت بۆ تۆ. لە شە ساغ بێ ماندوو نەبی. دەست خۆش بژی. سپاس. زۆر باشە. ئێستا هاتوون بۆ لای ژمارەیەک خاتوونی جوان هاتوون کۆبوونەتەوە ئەم شەو لە سەهۆڵەکەن لە شارەی سالم با گفتوگویان لەگەڵا بکەم بزانم ساڵی 2022 بۆ ئەوان چۆن بووە، چۆن پێشوازی لە ساڵی نوێیەکەن. بابێ مەلای تۆ سڵاو لێبێ. سڵاو سەرچاو بەخێر. لە ئێستاوە ساڵی 2023 لێو پیرۆز بێت. پێم بڵێ چۆن ئامادەکاریت کردو بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێ؟ وڵات تەنیا ئەوەیە شەوانە بینە دەرەوانێ ئەم ساڵ جادە زۆر جوان کراوە، زۆر دڵخۆشین بۆی کە ئەم ئامادەکاری بۆ کراوە و شەوانەیە دەرەوانێ لێرە ئەگەر شتێکی گەرم خۆینەوانێ و پیاسە بکەین و لێ فەرقی مۆسیقای لێ و لە ئەمەڵبەندیش هین کراوەتەوە فیستیڤاڵەکە کراوە، شتێکی زۆر خۆشە. دەستان خۆش بێ. سپاس بۆ ئەوەی کە ئەم شتانە کرا ئەم ساڵ. باشە بێگومان و کتۆ باسی لێو کرد ئەم ساڵ سلێمانی جیاوازتر لە چاو ساڵانی ڕابردووە پێشوازی لە ساڵی نوێ کردووە. پێم بڵێ ساڵی 2022 بۆ تۆ چۆن بوو؟ بەعام بۆ خەڵک ساڵێکی باش نەبوو. بەعام باش نەبوو، بەڵام ئیشەڵڵا یعنی ئاواتە خوازین کە ئەم ساڵ ساڵی تازەگەری بێت. بە یەکەم شت کە دەستمان پێ کردووە ئەوەی کە سەرچناریان گێڕایەوە بۆ سلێمانیەکان، شتێکی زۆر خۆش بوو. دوێنێ چوین بۆ سەرچنار هادێ بوو، وەکو ساڵانی زوو بوو، گەنجی و مناڵی ئێمە. دەمێک و سەردانی سەرچنارە نەکرد بووە دوێنێ دیسان سەردانەکرد؟ پارچوو بووم، بەڵام کە ئەچین زۆر بە حەزەرەوە ئەچین خەڵکی سلێمانیەکان لەبەرەوەی ئەوە سیمای شار نەبوو، بەڵام ئێستا سیمای شەر گەڕاوەتەوانێ. دەستە خۆش بە. سپاس بۆ تۆ. بێمە لای تۆم کاتەوە باش. کاتەوە باش. ئێستا ساڵی 2023 لە تۆش پیرۆز بێ. پێم بڵە 2022 بۆ تۆ چۆن؟ وەڵا ساڵێکی خۆش بوو، بەڵام من لێ سەفەرت یا کرد؟ بەڵێ بەس تر ئاخرەکەی بوو، سەفەرەکەی لە ئاخرەکەی بوو. حەزمە کرد بۆ 2023 لە سەری ساڵا لێرە بم، بەڵام ئیتر ئیشتە تۆ لە دەرەوە هاتوویتەوە بۆ ئێرە. باشە چەند ساڵە نهاتبوویتەوە بۆ کوردستان؟ 3 ساڵ بوو. ئەم ساڵ کە هاتوویتە تۆ سلێمانی جیاوازتر لە چاو ساڵانی ڕابردووە پێشوازی لە ساڵی نوێیەکە، تا چەند ئەمە وای لە تۆ کرۆ دڵخۆش بی بەم بابەت؟ نه من 3 ساڵ لەمەوە پێش هاتمەوە، یعنی زۆر ناخۆش بوو بەڕاستی. ئەم جاریان یعنی جەوەکە هەم جە و شتەکە خۆش بوو، هەم شارەکە گۆڕانکارێکی زۆری تیاکرا بوو، بەڵامەوە شتێکی خۆش بوو. زۆر باشە. چۆن ئامادەکاریت کردووە بۆ ئەوەی کە ساڵی 2023 باشتر بێت لە چاو 2022؟ هیچ پلانێکت بۆ داناوە بۆم بابەتە؟ وەڵاهی ئیشەڵڵا بەلای ئیشەڵڵا تومە لە هاوینە ئیشەڵڵا دیسانەوە بێمەوە سەردانێ بکەمەوە. ئیشەڵڵا بەخێر بیتەوە سەر چاوان. زۆر زۆر سپاس بۆ ئێوە، توانن کاتە خۆشەکانتان لەگەڵێکا بەسەر بەرن. سپاس بۆ تۆ.
بەڵێ لێرە تەواوی بابەت و جیاوازەکان لێرە بوونی هەیە هەر هاوڵاتیەک کە بێت بۆ ئێرە هەر شتێکی پێویست بێ ئەتوانێت لە شەقامی سالم ناسراوە بە ساڵەکە لێرە دەستیکەوێ تەنانەت کتێبفرۆشتنیش لێرە هەیە بۆیە بابێن بۆ لای یەکێک لەو کتێبفرۆشە کۆنانەی کە ساڵانێکی زۆرە سەرقاڵی ئەم پیشەیەش کاکارامە کاگارام سڵاوە لێ بێم کاتەوە بەخێر بێ سەر چاو بەخێر بێن کاگارام ئەمەی لەگەڵ تۆیە کەمێک جیاوازتر قسە بکەین باسی ئەوم بۆ بکە کتێب فرۆشتن لە ساڵی 2022 لە چ ئاستێکا بوو چۆن تقریبا یعنی بڵێم بارودۆخەکە خۆی وابوو تۆزێ بازار خراپ بوو بەس دڵم بە 2023 خۆشە 2022 بۆ تۆ بەگشتی ساڵێکی چۆن خراپ نییە بەڵام میتر ئاوایە یعنی نوعێک بوو هەر بەعام بۆ خەڵک بەعامووی نوعێک بوو هەستەکەی 2023 ئەو نەوعەبەیان خۆت پلاندانی بۆی کە باشتریکەی من پلاندانێم بەڵام پێویستە حکومەتیش پلانی هەبێ باشتری کە باشتر بێت زروفی مادی خەڵک باشتر بێت ئەوە جێی دڵخۆشیە کاگارم ئەو خەڵکانی کێن بۆ ئێرە بۆ شەقامی سالم بۆ سەهۆڵەکە تا چەند گرنگی بە کڕینی کتێبێن ڕەنگە زۆر کات ئێمەوا بیرکەینەوە بڵێنە چین بۆ ساڵەکە ڕەنگە بەس خواردن و خواردنەوەکانی لێبێ کە بازارێکی گەرم و گوڕی هەبێ بۆ شێوازەیە یاخود کەسانێکی تایبەتی شێبێن لێرە کتێب بکڕن بەڵێ کەسانێک هەن بەڵێ زۆر خەڵک هەیە بێت بیکڕێت یعنی وانە کە بڵێ هەر خەڵک بۆ چاخواردنەوە هەیە بۆ ئینەکان ئەویش باشە بۆش باشە زۆر باشە دەستە خۆش بێ کاکارم سوپاس بۆ تۆ ماندوو نەبی سڵاوتان لێ بێ و لەشتان ساغ بێ ماندوو نەبن خێمە سەر دوو چاواگەم لێستا شەو ساڵی نوێتان لێ پیرۆز بێ چەند چرکە ساتێکمان ماوە بووی کە پێشوازی لە ساڵی نوێ بکەین پێم بڵێن 2022 چۆن بۆ لە ساڵی 2022 بەعام ساڵێکی زۆر خۆش نەبوو ڕاستەکەی تری شەڵا بزانێت 2023 هەموو کێشەمەشاییەکانی 2022 مان بۆ حەلبێ و چارەسەر ببێت ئینشەڵڵا تا چەند گەشتبینی بەهاتنی ساڵی نوێ قسەیەکی ئەڵێن ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپارتۆ بۆ شازە بیرەکەی تویان ناگەشتبینانە ئەڕوانی تام ساڵ وەڵای یەکی گەشتبینانە ڕوێنە ئەم ساڵی شەڵا ئەڵێم ساڵ باشتر بێت لە ساڵی پار بەیوای ئەوەی ئومێد دەکەین دەستان خۆش بێ ماندوو نەبن سوپاس بۆ ئێوە زۆر باشە لەگەڵ گەنجێکی ترا قساکەین با بزانین ئەو چۆن پێشوازی لە ساڵی نوێکە 2022 بۆ چۆن بۆ سڵاو لێبێ سڵاو خانم باشی تۆ لە ئێستاوە ساڵی 2023 لێ پیرۆز بێت پێم بڵێ 2022 بۆ تۆ چۆن بوو 2022 ڕاستێکی لە ڕووی داراییەوە ڕاستە کە ساڵێکی زۆر باشەوە بەڵام دڵنیام ئینشەڵڵا 2023 ساڵێکی پڕ خێر و خۆشیە بێت ئینشەڵڵا بۆ هەمومان وابێ یعنی بەگشتی بە جەمعی کۆمەڵانی گەلی کوردستان سپاس بۆخوا کە ساڵێکی نوێمان بەڕێ کرد بە باشی و بەبێ کێشە و بەبێ شەڕ و بەبێ ناخۆشی بەبێ هیچ شتێک ڕووبات زۆر باشە زۆر دڵم بۆ خۆشە کە گەشتبینانە ئەڕوانیتە ساڵی ئایندا پێم بڵێ چۆن پلانت داناوە بۆ ئەوەی کە ئەم ساڵت باشترکەی لە چاو ساڵی ڕابرد بڵێ بە دڵنیاییەوە یعنی هەر لە ڕووی حکومیشیەوە ئەگەر بیبینی حکومە زۆر هاوکاری گەنجانی کردووە لە ئێستاە لە ڕووی دەرماڵەوە لە ڕووی بۆ قوتابیان بەگشتی یعنی هەستەکەم ساڵێکی زۆر باشە بێ ئینشاءالله 2022 بۆ تۆ چۆن الحەمدولillah لەخوا بەزە ساڵێکی پڕ خۆش و بەرەکەت و هیوادارم ئەم ساڵی داهاتوش لەو زیاتر خێر بەرەکەت خوا ڕماتێکات و لەخوا بەزە بێت بۆی شەشمان لەگەڵ تاوە کرد و وەرە کاسپی و ئیش و ڕست ڕاستی ڕوتێکردین لەخوای وەرە بەزە هەموو شتە باش کاتە تۆ لە ساڵی 2022 قۆناغی 12 ئامادەی تاو کرد گەشتی بۆ ئامانجی کە خۆ دەدویست وڵی لەگەڵ ڕێزم بەس ئاماژ لە وڵاتە هیچیش نەماوەسە من پۆی شەشم تاو کرد بۆ حسابی خۆم کە بچمە بەشی قانون الحەمدولillah چون بەس
باوەڕ ناکەم ئیسفادێکی ئەوتوی هەیە دوای 6 تا دەستم کرد بە ئیش و کەسابەتی خۆمان و لەسەرم بەردەوام بین و داهاتوشمان هەرما بێت گەشتبین بە بەرامبەر بە ئەو ئامانجی کە هاتە هەوڵی بۆ بە دڵنیایی و پێگەی لەش ساغ بێ چۆن پلاندانی بۆی کە ساڵی 2023 زۆر باشتر بێت لە چاو ساڵی ڕابردوو. وەڵای الحەمدولillah پشت بەخۆی گەورە هەوڵی خۆمانین کۆششی خۆمانەکەین هەرچی بمانێت هەوڵی بۆین و بزانکە و ئیش و کەسابەت هەمووی بەڕێگەین و پشت بەخۆی گەورە دەستان خۆش بێ خوارستان با دووبارە سوپاس بۆیە ماندوو نەبن. ئەم کاتەوە باش خاتونگیان سپاس لەشی شە ساغ بێ بۆنی خواردنەکانە زۆر خۆشە چی هەیە گیان وەڵا گەنمە کوتاوە قەرە خەرمانە و ساوەرە و برنجە و ترخێنە و گەنمە کوتاو زۆر یعنی هەموو خواردنە کوردەوانەکان شفتەیە بەڵێ هەموو شتێکمانەیە هەمووی بەدەست پەنجەی خۆ دروستکرا. باشە خاتونگیان ئەزانین لە چرکە ساتەکانی کۆتاییان بۆ ئەوەی کە ساڵی 2022 تێپەڕێنین و پێ بنینە 2023ەوە پێم بڵێ 2022 بۆ تۆ چۆن وڵایی خۆش بوو باش بوو چۆنەتە 2023 خۆشترکەی لە چاو 2022 چ پلانێک تێ بۆ وڵی پلانەکەم هەرەوەی ئیشەکەی خۆمەکەم و خواردنی کوردەواری تر هەر ئەوەیە بەلەش ساخ و بەبێەوە ئیشەڵڵا لەش ساخ بە سوپاس بۆ تۆمان دوومان کردی دەست خۆش دەستە خۆش بە سوپاس. سڵاو لێ بێم کاتۆ باش بێ سڵاو لێ بێ بەخێر بن بەخێر بن کەڵانی کورساتی عزیز بەخێر بن زۆر سپاس ماندوو نەبی ببوورە لە کاری شتەکەین لێستاوە ساڵی 2023 لێ پیرۆز بێت چۆن ئامادەکاری کردو بۆی پێشوازی لە ساڵی نوێ بکەین. وەڵاهی سپاس بۆ خۆی گەورە ئەم ساڵ زۆر جیاوازە بەهۆی ئەو گۆڕانکاریە کە لە جادی سالم کراوە طبعاً دەستخۆشی لەو بەڕێزەکەن هەر کەسێ بە بیرۆکەیەکی زۆر جوانە و ئەوە تاوە دەرئەنجامەکەیەتی لە ئێستاوە بوو بەسەری ساڵ لە 29 12 هیچ ساڵێوان نەبووە. سپاس بۆ خۆی گەورە ئێمە تا ئەتوانین ئامادەکاریەکمان کردووە پێش سەری ساڵ و ئێستاش هەرەوە بەردەوامین و وجودمان لێرە ئێمە هەر خزمەتکردنی خەڵکە و ئێمە بێکەوە جوانین سپاستانەکەین کە ئەمڕۆ گەورەتان کردین بەس نابێ بڕوانە بێ دوو قاوی قەزوان بخۆن اینجا لە خزمەتە. زۆر سپاس پێم بڵێ باس لەو کردە ئامادەکاری کراوە ئەمساڵ لە ڕووی کار و کاسپیەوەم ئامادەکاریە ڕۆڵی هەبووە. طبعاً سپاس بۆ خۆی گەورە یعنی فیدباکی خەڵک زۆر یعنی سامر ئەیبینم کوردستانی گەورە هەموو لێرە کۆ بۆتەوە هەموو شارەکان لێرەی بینی هەولێرە کەرکووکە دووهۆکە لە بەغا لە جنوب یعنی هیچ ساڵێوانە بوو سپاس بۆ خۆی گەورە یعنی بیرۆکەی هەر کەسێ من لێرە و دەستخۆشی لێکم و زۆر سپاسیەکەم و هیوادارم سلێمانی چۆن لە تۆ بان و بووە هەر بگەرێتەوە جایشتر بۆ تۆ بوانەکە چکەمە شوێنی خۆیت. مێدەوارین پێم بڵە 2022 بۆ تۆ چۆن بوو زۆر لە کاتە ناگرمەمە کۆتا پرسیارمە 2022 ساڵێکی خۆش بوو بۆ من بۆ تەسەوڕەکەم ینی ئەگەر بۆ شتی شخصی بۆ من باش بوو سپاس بۆ خۆی گەورە هەوڵێن لە 2023 ئەو هەڵانە کە لە 22 کردمان لە 2023 چاکیکین و ئومێدەوارین ئەوەیە کە سلێمانی جایشی تر ببێ بە تۆبوان و بگەڕێتەوە سەر ئەو شتەی کە پێڵن بایتەختی ڕۆشنبیری ئەمە گرنگترین خاڵە چەند ساڵە بوو بۆرە وەخسەیەکەم چەند ساڵە تۆزی کاڵ بۆتەوە هیوادارن جایشتر گەنجەکان تۆزی بە هۆشی خۆیان بێنەوە جایشتر ئەو نازناوە بگەڕێتەوە بۆ ئەم پایتەختە جوانە. دەست چاوە خۆش بێ زۆر سپاس ماندوو نەبێت باشە چاوەڕێی قاوەکەشەکەین دەستە خۆش بێت. اینجا کەشەکەی زۆر ساردا لێرە کۆمەڵی خواردنەوەی گەرم هەیە کە هاوڵاتیان ئەتوان لێرە بێن تاقی بکەنەوەی کێک لەو خواردنەوانە شیرە اینجا ئەم شیرە بە شێوازێکی تایبەتیش پێم وابێ ئاماداکرێت کاکدانا سڵاو لێبێ ئەم کاتەوە باش کاکدانا بەخێر بن سەر چاو پێم بڵێ ئەم شیرەی ئێرە جیاوازتر لە چاو شیرەکانی ترە جیاوازی ئەم شیرە چێ لەگەڵ ئەمە لێرە جیاوازەکەی لەوایە شیرە لەگەڵ هەنگوین و قەیماخ بە شیر نییە بە جیا بە شێوازێکی کوردەواریانە دامناوە ئەو تا زۆر سەرنج ڕاکێشە دەستە خۆش بێ پێم بڵێ ساڵی 2022 تۆ چۆن ساڵێکی پڕ ناخۆشی بوو هیوادارم ساڵی 2023 ئەو ناخۆشیانەی هەبوو کۆتایی پێبێ قەیران بوو ئیش و کار نەبوو بۆ گەنجان هیوادارم هەلی کار هەبێت ئەو قەیرانانە نەمێنێ ساڵی 2023 ببێتە هۆی مای خێروبەرەکەت بۆ هەموو
خەڵکی کوردستان. زۆر باشە ئێستا زانین لە شارەی سالم لە شاری سلێمانی ئەم شەوانی پێش هاتنی ساڵی 2023 ئامادەکاریەکی زۆر باش کراوە بۆ پێشوازیکردن ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانیش سەردانی ئێراکەن لە ڕووی کار و کاسبیش گۆڕانکاریەکی بەسەر گۆڕانکاری بەسەر هاتووە بە تەشید هیوادارم ئەم گۆڕانکاریانی کە لەم شەقامە کراوە بەس بۆ سەری ساڵ نەبێ من خۆم لەگە سەری ساڵان نیم بۆچی ساڵێک لە تەمەن من ڕات هەڵپەڕم بووی من لەگە سەری ساڵان نیم بەس هیوادارم ئەمە بێتە مای خێر و بەرەکەت بۆ ئەم شەقامە چونکە ئەم شەقامە بۆ تەلانکەیەک بۆ گەشتیاران میوانێکی زۆر ڕۆکاتە ئەم شەقامە پیزۆکە زیاتر پەرێ پێ بدرێ ئەسە من وەکو خۆم شوێنێکی جوانم کردوێتەوە خەڵک لێ رازیە ماقول نییە زەلام هەیە لە 2013 زۆر لەسەر ئەم شەقامەیە عەرەبانەکەی بۆ یاخی ژەنگە ئەبێ کۆتایی پێ بێ ئەو شتانە هیوادارم ئەم شەقامە زیاتر پەرێ پێ بن جوانتر بێت ئێمەش بۆ هیواین دەستە خۆش بێ لە کاتمان گرتی سپاس بۆ تۆ ماندوو نەبی لەگەڵ ژمارەیەک چی جوانە دانیشتوم با بزانم ئەوان چۆن پێشوازی لە ساڵی نوێیەکان 2022 بۆ ئەوان چۆن بۆ لەگەڵ خۆیانە زیاتر گفتوگۆ بکەم سڵاتان لێبێ دانیشتنەکەشتان زۆر خۆش ببوورن لێم تێگیان بابێ مەلای تۆ پێم بڵێ 2022 بۆ تۆ چۆن 2022 ساڵێکی خۆش بوو هەرچەنە کۆتایەکەی هەندێک ناخۆشی تیا بوو بەڵام بەگشتی ساڵێکی خۆش بوو چۆن ئەتێ 2023 خۆشتر کە لە 2022 پلانت بۆ داناوە بۆ ئەمە ئەکید هەریەکەمان کە نزیکە بینەوە لە ساڵی نوێ کۆمەڵک پلانمان هەیە کە ئەمانەوێت لە ساڵی نوێە جێبەجێکەین ئەکید هەریەکەمان قسەیەکەیە لە لای خۆمان ئەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار ئێوە ئەو شتاڵێن یان نە نا من لەگەڵ ئەوانیم لە بەرەوەی ساڵ بە ساڵ ئەبێ خۆشتر بێ نەک خۆزگەم بەپارنە شتێکی زۆر باشە بە گەشتبینانە بڕوانینە ساڵی نوێ تۆ چۆنی زۆر سپاس هەرچەنە ویستان قسەم بۆ نەکەم بە زۆر هاتم بۆ لاتان بەڵام یەم بۆ لای تۆش تۆژە بە قسەوان بۆ بکەی لێستاوە ساڵی نوێتان پیرۆز بێ 2022 بۆ تۆ چۆن خراپ نەبوو بەس عادەتەن ژیان بە بەرزنزمیەکانیەوە جوانە و بەعام باش بوو خراپ نەبوو ئینشەڵڵا 2023 زۆر باشە بێت پلانت هەیە بۆی کام ساڵت باشتر کەی لە چاو ساڵی ڕابردووە ئەکید چونکە ئەوانی کە لە ساڵی ڕابردووە توشتە بەیان بە سەردی ئەبێ بە تەجروبە بۆ ساڵی تازە و ئەوانەشەکەم بە تەجروبە و هەوڵێم زیاتر باشتر و خۆشتر بێت 2023 بۆ من ئینشەڵڵا خۆشە بێ بابێ مەلای ئەو کچێک کە زۆر سوور بوو لەسەر کە قسەمان بۆ نەکە جا پرسیارەکەم جیاوازترەکەم تا چەند گەشتبینی تۆ بەرامبەر بە ساڵی نوێ زۆر چەندە گرنگە ئێمە گەشتبینانە بڕوانینە بۆ نە بابەتێک کە هێشتا نەهاتوۆتە ئاراوە قسەیەکم کردوتم زۆر کادێ ماڵین ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپار کەستان لەگەڵ ئەو قسەیانە بوون تۆ تۆزە قسەمان لەسەرەوە نا من ئەوە ناڵێم بەڵامی تر تۆ سێری هەرچی بکەیت باجنێت یەک سێری بکەیت وابێتەها ئەڵێنیت ئەو شتە ڕاکێشێت من بە خۆشی و نازانم زۆر بە گەشتبینیانەی ئینشەڵڵا ڕواژە بێت ئینشەڵڵا 2023 بۆ هەمووتان زۆر خۆشە بێ لە کاتم گرتن سپاس بۆ ئەوەی کە قسەتان بۆ کردین سپاس هەمان پێکەوە گوێبیستی ڕابۆ چوونی هاوڵاتیان بووین هاوڵاتیان گەشتبێنن سەبارەت بە هاتنی ساڵی نوێ بۆی ئومێد دەکەم ئێوەش گەشتبینانە بڕوانە ئەم ساڵتان بە هیوام هەموو ئەو ئاوات و ئامانجە جوانانی کاتانە لە ساڵی 2023 بێتە دی تا بینینەوەی تر ڕۆژێکی ئارام بۆ مولایەکتان